بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر کۆمەڵگەی کوردی دەکەین و پرسیار دەکەین ئایا بەڕاست شتێک هەیە بەناوی کۆمەڵگەی کوردی بەتایبەتیش کە هەر لە بنەڕەتدا وەک دەگوترێت ئەم کۆمەڵگەیە ئەوەندەی گروپی مرۆیی دابەش بووە هیچی تر نییە ئایا بەڕاست کۆمەڵگەی کوردی هێشتا کۆمەڵگەیەکی زیندوو نییە بەو ئیعتیبارێکی هێشتا لە جوموجۆڵی جۆراوجۆر و بەردەوامدایە بۆ چاکردنی لانی کەمی ژیانی سیاسی و ئابووری خۆی دەسەڵات و سەرجەم هێزە سیاسیەکان کۆمەڵگەی کوردیان زۆر ماندوو نەکردووە بەتایبەتیش کە زۆر بەچڕی چین و توێژێکی ناو کۆمەڵگەی کوردەواری نەماوەتەوە کە تێکەڵ بە ململانێ سیاسەکانیان نەکردوێت ئەوەی کە کارەسات لە دوای کارەسات لەلایەن دەسەڵات و هێزە سیاسیەکانەوە بەسەر چین و توێژەکانی کوردەوە دەهێنرێت و ئاسانیش بەسەر کۆمەلگادا تێدەپەڕن ئەوەمانەی ئەوە نییە کە کۆمەڵگەی کوردی وەک هەندێک دەڵێن کۆمەڵگەیەکی زۆر ناخۆشیار و نابەرپرسیارە بەڕاست ئەم کۆمەڵگەیە چیدی ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت کە دنیایەکی باشتر لە ئایندەدا بۆ خۆی و نەوەکانی دروست بکات چیدی ناومێدکردن و ماندووکردنی ئەم کۆمەڵگەیە لە داهاتوودا سەر ناکێشێت کە ئەم کۆمەڵگەی بیر لە شۆڕش و ڕاپەڕینێشی تر بکاتەوە بە جۆرێک کە ئەنجامی چاوەڕوان نەکرا و بۆ هەموو لایەک بخاتەوە بۆ قسەکردن لە سەرەما هەریەک لە بەڕێزان کاکە ستران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ هەروەها کاک لەتیف فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵمان بەخراتنتان دەکەم کاک لەتیف لە بەڕێزتەوە دەست پێ بکەم ڕەنگە زۆر بەمان لەسەر ئەوە کۆ بین کە دۆخی کوردی لە زۆر ڕۆوە دۆخێکی خراپ و هەروەها ئاڵۆزە و لە ڕابردوشدا هەست دەکەم زۆر قسە لەسەر ئەوە کراوە تا چەند هێزە سیاسیە کوردیەکان و دەسەڵاتیش لەم دۆخە ئاڵۆز و خراپە بەرپرسیارە بەڵام من دەمەوێت ئەمڕۆ قسە بکەم لەسەر کۆمەلگە خۆی چەند بەرپرسیارە لە هەمبەر ئەم دۆخە ئاڵۆز و خراپی ئێستا هەڵبەت سڵاو لە کاکسان سڵاو لە بەڕێزە سڵاو لە بینەران نەزانی فاکت زۆرە خۆ زۆرە بۆەوە دەبێ کە دێین قسە لەسەر کۆمەڵی کوردەواری یا بارودۆخی شێواوی کۆمەڵی کوردەواریەکەین یا ناجۆریەکانی نێو کۆمەڵی کوردەواری دەبێ فاکتە دەرێکی و ناوچەکانیش سێ بکەین یەک لە هۆیە دەرێکیەکانەوەیە کە بوار نەدراوە کورد فۆرمی هەبێت چوارچێوەی هەبێت تاج و تەخت و بەختی هەبێ چوارچێوەیەکی بێ کە خۆی تیا کۆکاتەوە یعنی لانی کەم ببێتە باڵین شناسی هەبێ هەوێ هەبێ بێتە نەتەوە بۆ مانایی کە هەمیان لە خەمی یەکە بن بزوتنێکی جوواکی باش بێ بە ئاگاداری یەک بن پارێزن وەڵامێکی جزئی بۆ ئەوە هەبێ بۆ وەڵامەکەش پەیوەندی بە دوای ساڵی 91 تا ئێرە هەبێ کە جۆرە لە کۆکردنەوەی سیاسی لە چوارچێوەی قەوارەیە کە هەرێمی کوردستان سەدەینە سەرەوە ژەزانی حیزبی کوردی بەشێکی ئەوەندەی کاریگەری خراپی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی بۆ ئەوەندە ڕۆڵی نەبینیەوە لە یەکخستنەوەی کۆمەڵگەیە حەزەکەم بزانی ساڵی 1970 من بۆی منویستم بەوردیان دێشتر بۆ باسکەم بەڵام بۆی جوابی ئەو قسەیە بمەوە ساڵی 1970 حکومەتی عێراقی بۆی کە لە باشووری کوردستان بادینان و سۆران تەواو لێکدا بڕێ یعنی هەر بەزەی بادینان نەوەستێکە یەکمانی دابڕیەوە هەر بەوە نەوەستێکە خەریکە دوو کەلتور دوو دنیا بینی دوو خەونی جیاوازمانە بێ هەڵسات چی کرد دوو ڕۆژنامەی دەرکرد ڕۆژنامەی بزاف و ڕۆژنامەی ئاسۆ بزاف تایبەت بوو بە خەڵکی بادینان و ئاسۆ تایبەت بوو بە خەڵکی خۆمان و هەوڵیدا وانیشاندا کە کرمانجی کە باڵین سۆرانی و بادینی دووشتی زۆر جیاوازن لە یەک ئەمە نەیتوانی کۆمەڵی کوردەواری پارچە پارچەکە وەک ئەوەی لە دواییە لە دوای نەوەتویەکەەوە لە شەڕی ناوخۆیە لە ململانی یەکتریا تەنانەت لەوە شاکە ئێستاکە ئێمە لە دێگەڵە سنووری دێگەڵە لە خەیاڵی ئێمەیە بۆتە سنوورێکی واقعی هەمومان زۆر جار خەون بۆەوە بینین کە خۆزگە ئەم دیوارە بەردەوام بواە و ئێمە لە دیو خۆمان چۆن بڕۆشتنەوەوان لە دیو یعنی ئەمە بۆتە هینێکی زۆر خەتەر بۆیە بە بڕوای من کە بێتە سەری حساب دەبێت قسە لە سەرۆشکێکم دوای دێمەوەسەری بەڵام ئەوەی کە بۆ من گرنگە نەبوونی چوارچێوە نەبوونی فۆڕم نەبوونی دەوڵەت یەکێکە لە هۆیەکانی ئەوەی کە بواری دەزوەردانی دەرێکی ڕەخسێنێ کە ئەم بەزمە دروست بێت ئەمە ئەگەر بڕێنەوە بۆ شۆڕش فەڵەنسا ئەگەر بڕێنەوە بۆ سەدەمی ڕێنسانسی ئەوروپی ئەگەر بڕێنەوە بۆ وڵاتەکانی ئەوروپا کە دروست بوونە لە ئەڵمانیاشان باردۆخا بۆ لە فەڕەنسایشا بۆ لە وڵاتانی زۆر پێشکەوتوو دنیاشا بووە لە دۆخێکاوا بۆ بەڵام کە گەشەیان کردو کە فۆرمیانە بۆ کە چوارچێوەیانە بۆ لە مەرزگار ئەمە هینە دەرێکەکانە هەڵبەت خاڵی تر زۆرە هۆکاری ناوەچی ئەوەیە ئێمە تا ئێستاکە
خوبی هۆز و خێڵ و عشتت و بنەماڵەمان تێنەپەڕان و لاگەشن ئەمە کاتی خۆشتی زۆر لەسەر نووسراوی کلوانی کە مەسەن لەسەر کۆمەڵی کوردەواری ئەگەر ئەحمەدی خانی بە نمونە بێنینەوە کە سەرتا دەست پێ کردو یا عادات و ڕسومەتنامەی کوردی یان مەسەلەی ئەوەی دکتۆری حوسێنی خلیقی کە باسی کۆمەڵی کوردەواریەکە و باسی کێشەکانێکە و باسی ئاریشەکانەکە هەموو ئەمانە قسە لەسەرواکەن گرفتی سەرەکی ئەوەیە چۆن ناویناوە ئاغا و شێخ و دەوڵەت گرفتی سەرەکی ئەوەیە ئێمە هێشتا فۆرمی خێڵ و عشتت و ئەمان فرێنداوە ئێستا گرفتێکی تازاتە پێشەوە ئێستا فۆرمی شارچێتیمانەیە کێشەیەکمانەیە یعنی تۆ سیرکە زۆر جار هەستەکەی نییە کە هەولێر لە بەردەما ڕەشەی داعشا بوو هەستەکەت خەڵک لێرە هەبوو خەڵکە بوو لە خوێنەواریش بوو لە فەیسبووکە بینگەشن پێی خۆش بوو کە ئێستا حشتی شعبی لەسەر قەڵای هەولێر ببێن من خۆم ئەوم بینیوە دەباو بوو خەڵکی شەیە لە مستوای زۆر بەرزان لە لای پارتی چۆن لێرە لای وێران بێ خەڵکی شەیە لای لە مستوای زۆر بەرزە پێی خۆشە بەیانی حکومەتی ئێرانی و جێشی قودسی ئێران تا حەمرین داگیرکە و بڵێ وەکاکەوە سلێمانی پارتیەکی ئێرانیوانە یعنی ئەم تێگەیشتنە لەوە دەرچۆ کار خێڵ و عشرەت و تخوب و ئەوانە بەداخەوە ئەو هەموو تەقەلایی کە شاعرانی کورد نالی و سالم و کوردی و ئەحمەدی خانی و جەزیری و فەقەی تێریان هەمووانێکی خەونیانەوە بوو ئەو هەموو تەقەلایی کورد بۆی کە لەم کەناوانە لەم بارودۆ خەجەر ناجۆرەی عشرەت کە فامیلی و عشرەت لە ئەمریکا شەیە بەڵام لە فۆرمێکە کە ناوی دەوڵەتی ئەمریکیە لە هاوڵاتیەکان ئەمیان و هاوڵاتیون و ڕێزیان لێ زۆر فامیلی لە سویدی ژەیە بەڵام لە فۆرمێکە کە ناوی سویدین بوو ئەم کێشەی لای ئێمە هێشتا لە پەرستنێکی زۆر خراپە وەمە کێشەی عشرەتگەری و خێڵگەری ئەوانە زۆر جار جێی قانون و جێی دەوڵەت و جێی هەموو ئەو شتانی تریگرتوەوە بۆیە زۆر باشە کاواتە کاگە ستران ئەو قسەی ڕاستە کە دەگوترێ ڕەنگە دروست بێ ئەگەر بڵین ئێمە وەکو مەجاز لە ڕاستیدا دەکرێت بڵین کۆمەڵگەیەکمان هەیە بە ناوی کۆمەڵگەی کوردی ئەگەرنا لە ئەسڵدا ئەوەی کە هەیە کۆمەڵە گروپی مرۆیی دابەش بووە و هیچی تر بڵێ ئەستاتا لێبێ لە جناب و لە کارێتی و بینەران تەبەن بابەتە زۆر فراوانە من هەوڵەدەم لایەنە سیاسی قسە لەسەر ڕنگدان و سیاسەکەی قسە بکەم ڕەنگەوە کامیتر خەڵکانێکی سۆسیۆلیست ناسرا و یانوانەی کە لایەنباری فەرهەنگی دەکەدەنەوە باشە قسەی لەسەرکەن لێما گەسەری کۆمەڵی کوردەواری بکەین بۆ منە پێش دروستبوونی دەوڵەتی عێراق یعنی پێشەوەی کە سێ بەشی کوردستان بەشێک بۆ دەوڵەتی عوسمانی و بەشێکی تری کوردستانیش کە کوردستانی ڕۆژهەڵاتە دراوسەی ئەم بەشەی کوردستان بە ئەو پەیوەندی بۆ نێوان کوردێکی سنەی و کوردێکی کەروشی و کوردێکی سلێمانی هەیە ئەوە نیە زۆر دایبڕی لەکەن بە بەشێک لە کۆمەڵی کوردەواری سەیر نەکەی واروە ئەگەر ئێستا بڵێن ئێمە دەڵێن بادیان و سۆران ئەو کاتە سێ بەشی کوردستان کە منتقەی سۆرانشین و منتقەی بادینان و کوردستانی ڕۆژئاوا و کوردستانی باکووری تیابووە بەشێک بوون دەوڵەتی عوسمانی ئەگەر تۆ سەیری فەرهەنگ و ئەدەبیات بکەیت جارە گەلی کورد بەشەوەی گشتی موسڵمانە و مسلمانێکی سونەشە ینی زۆری نەوان حتى لما سبي جا مذهب شافعية يعني بابن هرجا ديوا مسلمانك ولا لك لنايا السنه كش يعني تدخلوا ذات وردينا كينوا بوا بشكل لا كوري كردواري عثماني وهروا بشكل من نظرات عثماني شكر حسابك ولو ديش عندي مثلا سنين نزيق ولا سنين رجعوا نزيق ولا او كاتب بايتختي دولتي قاجاريا داوك بركني قوي لجر صلاة قاجاري ده اینجا لبروا اگه سیدی کی مثلا بون ادبیاتی کردواری اگه تو شعرش احمدی خانی بینی باشل دیتی دقیق ولا وکلوی بون امرولا لشعري احمد عارف تبقي ك يعني شعري مثلا شاعري نوي نوشي بعدنان تبقي ك نزيكتيش الايما بلغيوي ك نيم زور سوراني بن كاتي خوي وانا واني زور كرماج بن بلغيوي ك يعني جاءوا تحولات ثانيه كلا ثقافي كردي رويدا هما زي مثلا بون مولوي بنوع شعري وتوا رنگ التعبير بين دصلاتي فرهنجي او كاتا ملام دواي مدرسي سليماني للشعر دروس تبع مدرسي بابان ك ايش بنوع ايش كذا لبرو انا يعني بەشێکی ئەتوانێت بڵێ ئەگەڕێتەوە بۆ گەشەی فەرهەنگی بەڵام کەمی ئەگەڕێتەوە بۆ خۆکاری سیاسی لەبەرەوەی کاتە کوردستان بەو شێوەیەدا بەش نەکراوە کە لە دوای جەنگی جیهانی یەکەم بینمان ئێمە کە لە دوای ئەوە بینمان ئیتر دەوڵەتی عێراق کە دروستە بێ دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەدەی بیستەمدا نەک تەنیا لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەچێت تەفاسیلی زۆری ژیانی خەڵکەوە لەبەر وەسایلی تەکنۆلۆژیات پێشکەوە خوێندن پێیا بێ ئارەزوو بۆ دروستکردنی دەوڵەتی مەرکەزی بە تایبەتی ئینگلیز و فەڕەنسیەکان کاتون دەم ناوچە هەوڵەدا و مۆدێلی خۆیان لە دەوڵەتداری
ولا بين المواطنة وأنا جيب كان كتيدا دولة مركزية يعني صديق بيسمى إنه بغداد مثلا دولة مركزية ورقة مثلا كأمريكان هات اللي 2003 عراقيان لسه صدام حسين ورقد حزين بدولتي إلى مركزية وبويا لهر شارك وحكومتك يعني بس كون من مسألة قبل الموديل وري بقدر لبروا أوشان اشتكي ترى دواي شريجانية كموا هؤلاء دراب مثلا بقولنا كردستان ربط كيف بغداد بقولنا هؤلاء دراب مثلا بقولنا كردستاني ربط بتهران يعني أم حالة أنا زوز أقصر ده تاريخي كتوزي بخد كي آخر بوي بيو بمكا ما هي أم حالة دواي دولتي عراقي كذا دا مزرعة ودرس بس را قلت لي جابوا دي مصر كومري كردواري خومان ناتوان لسه باش كانت تقصبكين أم دولتها كذا مزرعة بتايبتي هتا هات كتمركزي ذاك الدسي جروبيك ولا سي نتواك ولا دسي مذهبك لنتواك ولا دسي حزبي بعض شكا لدواياهم بين أما أنهم يواكد كل بجول لجول كان لروي صحي والتولابي للسياسة توك سياستي يكرا يكسي شكا إذا شكرانا هي حكومتي ترى وهي نتويش ترى وهي جروبيش كومالاتي وسياسي ترى لبلوا أم حالة الأول الإنسان كردي مناعش وبيابو ك داخل سياسي عراقي نبي وبشك نبي لو سياسي كدولة عراقي بشك بلا شيء بشك بلا سياسة كردستاني بلان راسي وسياسة خوان دزاني كهلو مرجع كهبوك تواني يكي لاشتكاني كواي كسياسة دابرة لكم اللي كردواري شيء أو بوكا يكي يعني هي بغداد بتابعتي كبو بعسيش يعني تخلق يعني بعسي بون هر أولني بوكتو عراقي بالبكو بعسيش بيت وهروا لنا كردستان شكل سياسي كل بدو جوره خباتي نهني كتو لنا خلناتو يعني بعشكلا بيكي ودوام خباتي سياسي عادة النخبة يقديكا وسيميش كبو دايبو بشورشش بيقومان شورش همو كسي بيناكريا وحكومتي عراقيش همو كارش كل كومالي كردوائي لم معنا شورش يريد دار بري وهول بدات كبون مثلا وكأوني بون مثلا الولايات كتير لتركيا بون يا لإيران سياسة كان سياسة لنا وكم القدر كان شورشان لنا وشاركان رددن بلام كردستان نشاربوا شاخد داخل بقيت برد بهم حسب السياسة كان كردستان هي بويا كلادوين رابرينوا ولا كردستان رزقار كلا أم رزوز زيادة بيوستي قلبه وبسياسي كبني كومالجي كردي أرزوك دو سرب ولا راستي هم لله حسب سياسي كان كردستان وكذا بس الكومالجي كردي بيقولوا دواي دابرانة كيزور لو شاخد داخل ولا إنساني كومالجي كرديش كان أزمون كرنوي تجربية شي بعث بداخل أم الشيء بكاردي يعني كاريجري خرابي هبوا لو يكام كومالجي زرب مقسمين بيناتهم أصلا صرشتك من بالسري بون بعث بزور كونترولي كهول كومالجي كردي بلام الراستي بوني من بيشتي مس أرزوك شخصي خوما بوني توب استقامة الإسلامي أرزوك رجع لمن برسكي كتير كمسلسل جيد حسب كشيم رجع ستة بين هبل الساشية ويك يكتي شون باوشي بمنا قرية من شون باوش بيكتي أصلي مثلا كومالي كردواريا كاكا باش يزوري حسب كان بتابتي كدواء حسبي أوبوزيشن بيابو أرزوك كوت دخل كا أتواني أندام بيك لحسبك كتير مثلا يعني أندام نبي لحسب شيء شو حتى حسب فراوان تربية خلك شيء أتواني مستقل تربية شون كبرية كوتني حسب كان من عليه سياسي حسب كان وهذا كان عندي خلك طاقتي سياسية دون كونه لبلو أمر كاستران ده قلت لي لو يكبيوندي هي بوي كتو تحسب كده بالتأكيد وعما حالة شيء أرسل من دهنا بوا بتأكيد لبصالاني دعيدة بلام لو يكبيوندي هي بحكمته ده قلت لي هر أودي كتو كردي خامس هذه يعني أما بداخل ولا سعي الصلاة ودوخي كردي ده بزنا بوا ده يعني لا يعني شيء يعني كراوبي هوايا خلوا بربا حكايتك بجرينه لبري كردستان دابش بولنيان دوس نصات سياسية يعني مثلا بقولنا تو تاريخ كتاريخي أمنا وشيء ده شريته أمنا وشيء كتير حكم بو وبارتيش ناوشيشكا وبقول لبر تلوزيون الإسلامي خصتك وش خوتان زول فقير مغني وش عندك بقدر دخلات خوتان ناس تنقلت مثلا من أيام تواني كتير من ناس خرمالك كومال إسلامي ليبو بلام استاد تواني هم تودا تواني كومال إسلامي تواملش كشتيم تواني الإسلامية بيك وحزبك خوان بالناس يقول بلام وكالة تاريخي أنا هيا وأبي هم تشخيصي كان هم لين بوي نجرين يعني وتازق هناك لما كومال كردواري هبوا بداخوا كومال كردواري نيتواني أما دو سلاشة بيقول حزب السياسة كان ما دام إدعاء برا بدني ولاته وكان بس يزوري بالسياسة هالشكل كل سهر ده كسر حزب السياسة كان وأنا حزب السياسة كان وهنيك حزب الصلاة دار واقعي كان شيء تعطيك تداني قبل مثلا بقولنا بشيكيتي لكومال الإسلامي لو بوالين زورتري يعني لقيتو زياترة وبيقول ما بشي بارتيش هاويان زياترة أجتشي براني بارتيز وحزنا كان بيسلمين أم حالتها وايكر يعني كومالي كردواري كومالي كبير كومالي تسيس به لراستيا هر وقت كومالي كردواري وايل ديت كسياسة كم تربكها يستو زور جال بعمل الشيء قبل زور جال يملو ده تسين كمون خلقنا هذا لها بجهدنا كنا
بڕای من ئەستەن کەمبوونەوەی ڕێژەی دەنگدانی خەڵ لە ئینتخاباتەکە مهمەی دەنگدان ئاسانتر لەوەی مهمەی تۆ چەکەڵی بۆ حەزبەکەی خۆش زۆر باش ئەمە بەڵگەیەوە کە کۆمەڵی کوردەواری بە زۆر لە جۆرەکان تەتەور دەکات کە خەڵک هەموو کەسێک ئامادەی نییە زۆر باش هەز ناکەی کاک لەتیف ئەم بە سیاسیکردنی کۆمەلگا 2000 زەربێشی زۆر گەورەی داوە لە کۆمەلگا ئەوەی کە تۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا ببەی بە شێوێژی زۆر چڕۆپڕ بۆ ناو قوڵاییەکانی ناو عملی سیاسی کاردانەوەی زۆر خراپی لەسەر کۆمەلگا و لەسەر دابەشبوونی کۆمەلگا دروست کردووە. پێشەوەی قسە لەسەرەوەکەم دوو تێبینی بچووکە یەک تێبینی نەتێبینی زانی کاکسران ئیشارەی بە شتێکی زۆر باشدا بەڵام وردەوکاریەکەی زۆر سێرە مەسەلەن ئەو هێنایەوە بەس باسی باشووری کوردستان نەویستە پارتیەکان خۆی فعلەن کە باسی باشووری کوردستانی شەکەین لە سەردەمی مەلەکیە کە ڕەنگە بارودۆخی کۆمەڵی کوردەواری تا ڕادەیەک باشتر بوو بێ لە ڕووی هینەوەنا لە ڕووی گەشەی ئابووری و ئیمکانێتی ئابووری و دروستبوونی شار و ئەوەی کە ئێستا هەیە ئەو هەموو تەکنۆلۆژی لە ڕوویەوەنا بەڵام لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە ڕەنگە باشتر بوو بێ مەسەلەن لە کێشە و لێقۆمانە خێڵەکان داڵتەی لێقۆماوی یەکتریان نەدا مەسەلەن خەڵک لە میرا و دەلیەوە ئاهات بۆ گەرمیان بۆ ناو هەمۆن لە هەمۆنەوە خەڵک گەر کێشی واچوو بۆ دزەی لە دزەی گەر خەڵک کێشێکی واچوو یعنی ئەمە حاڵەتە بووە حکوومەتی عێراقی بۆی کە نێڵێ کورد گەشەی نەتەوایەتی ئەوەی کە خەونی شاعیرەکان بوو کە باسمان کرد نێڵێ ئەمە بێ نەهاتۆ لەسەر بنەمای هەڵبژاردن و ئەوە لە قۆناغی پاشایەتیا خەڵک کە ئەمەن دوو لە مەجلیسی عمومی لە مەجلیسی نواب هەمووانە بە دیاریکردن بوون هەمووی بە دیاریکردن بوو تا درێک ئەمە خۆ ڕەنگە ئیجابیات و سلبیات من ناتمەوە سەرۆ تەفاسیل لە ڕەنگە هۆکار هەبووی بۆەوە بەڵام وەرە تۆ کێشەکە چییە حکوومەتی عێراقی لە 1984 بەدواوە کە دێت فەوز دروست دەکاتەوە هەمان ئەم کەڵتورە بە شێوەیە ترزنوەکاتەوە هەموو عەشتێکی کوردەواری فەوجیە گیادوان یاسیانی جاشی خەیفەی هەبووە یعنی هاتووە بۆی کوردبوون شناسی کوردبوون هەوێی کوردبوون زۆر کاڵ کاتەوە شناسە بچووکانی هێناوە زاڵی کردەوە بەسەریا مەسەلەن فەوجی داوە بە جەباری فەوجی داوە بە سورتی فەوجی داوە بە هەرکی فەوجی داوە بە شوان فەوجی داوە بە جەباری فەروداوە هەمۆن فەوجی داوە پێ و خۆی ینی خەڵکی ناردۆ ئەمانە بۆ نییە بۆی نێڵێ ینی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیان بە شێوێشتر بەداخەوە لە دوای ساڵی 91 کە دەبایە هەموو ئەم ناشرینیە مەسەنەوەی کە کاتی خۆی قسەیەکەنەڵن کە شێخ مەحموود یوسفی نامەیەک بنێرێ بۆ ڕێزاشەتەکان بۆ دەوروبەر کە پشتگیری بکەن هەماغای کۆی و توێتیانێ و تۆ بەڵام بەنایەوە ڕۆیوەڵە پیاوێکی شێخی لاقیدایی بە سوڵتان بێنە بەم دیوار عەقیدە بڕمەوە یانەوەی کە یەکێتر و توێتی ئەگەر شێخ مەحموود شێقاری لەگەڵا بێ بگاتە هەر شوێنێ داگیریەکە لەبەرەوە من نامەوێ لەگەڵیا یان ئەسباب زۆرە من ناتمەوە تەفاسیل خۆ لە خەومای جەمیل سابی زۆر شتەگەڕێتەوە و خەڵکی تریش دەگەڕنەوە حتا شاعیرەکان بەشێکیان فێستوڕی ناتمەوە ئەوەی کە کێشەیە لە دوای نەوەتویەکەوە هەوڵ نەدرا ئەم بارودۆخە ناجۆرە ئەم تێکدانی پەیوەندیە ئەم هەڵوەشانەوەی پێکەوە بوونە چارەسەر بکرێت هێشتنەوەی ئەم دۆخە وەکو خۆی لە خزمەتی حیزبەکاندا بووە کە تۆڵی حیزبەکان دەبێ بڵێ لە خزمەتی چێە بۆ زۆرجار لە خزمەتی حیزبانە بۆ حیزب لە خزمەتی ئەفرادا بۆ لەناو حیزبە لە خزمەتی خەڵکانێکا بۆ لەناو حیزبە بۆ قایمکردنی پێکی خۆیان بۆ نمونە با من نمونەکە بۆ فەرموو کەسێک لە ناو عەشتەکەی خۆیە بۆی پێگەیەک دروستکە پەنای بردوێتە بەرێچێتی پەنای بردوێت بەر پارتی لە ناو عەشتەکەی خۆیە هەم ئیستیغلالی یەکێتی و پارتی کردووە لە باردۆخانەیە بۆ پێگەیانی خۆی هەم خزمەتی بە تێکدانی پەیوەندیەکەش کرد یعنی زانانی چی کردووە ئیشی من لە نمونەکانی شەڕناو خۆیان ئەوەندە ئازارە بینی ئەوەندە شتە بینی کە هەستەکەی بە نیەت ئەوەی کردووە هەستەکەی کابرایەکە پارتیە بە نیەت خەڵکی یەکێتی کوشتۆ بە دیلی یا یەکێتیە بە نیەت خەڵکی پارتی کوشتۆ بۆچی بە نەزەری خۆی ئەمە پارتی بوونی زیاتر تۆخکات و یەکێتی بوونی کە لە ئەسڵا ڕەنگە لە ناو حیزبەکەیە فەلسفەی حیزبەکە ئایدۆلۆژیای حیزبەکە تێگەشتنی حیزبەکە دژی ئەمە بوو بێ
لە پەیرۆپرامیش ئامەیتیان نیە زۆر جار ئێمە نمونەیە گەینەوە مەسەن لە دوای 2023 هەموو ئەحزابی کوردی ئەوەندە ناوی ئەحزابی عێراقی ئەوەندە ناوی خۆشخۆشیان هەیە دەوڵەتی قانون و نازانم حیزبی عەدالە و نازانم هەر لە دەوروبەریشمان لە وڵاتانی دەوروبەریشمان وایە حیزبی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و مەسەلەن بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلام ناوەکان ناوگەلێکن کە پڕن لە ئومێدوانە بەڵام لە کرۆکە سەیرەکەی ئەم ئومێدە نابەخشن بە ئینسان زۆر باش ئەمە زانی سەبەبەکەی چییە سەبەبەکەی هەردوو حاڵەتەکەیە هەم حیزبەکان خۆیان نەیانتوانی لە دوای ڕاپەڕین دۆخێکی جیاواز یعنی ئەو قۆناغە بەجێ بێڵن مەسەلەن قۆناغی بەعس قۆناغی ستەمکاری بەعس قۆناغی نادادی بەعس بخەنە پشتی خۆمانەوە مثلا تۆزانی ماوەیەکی زۆر کەم دوای ڕوخانی بەعس شەڕی ناوخۆ دەستی پێکرد کە شەڕی ناوخۆ دەست پێکرد دیسان بایەق بە عشتەکان درایەوە بایەق بە ڕێزیارچەکان درایەوە بایەق بە موستەشارەکان درایەوە بوونەوە بە کەسی یەکەم لەناو عشتەکانی خۆیانە دیسان کەوتنەوە پارەکەڵکردن لەسەر حسابی حیزبەکان لەسەر حسابی میلەت هەموو ئەمانە ئەمە ئیشلەوە هۆی دووەمیش وەگوتم خۆشیان یعنی مجتەمەعی کوردی کۆمەڵی کوردەواری خۆشی ئەمەی تایە یعنی زۆر جار نییە مەسەلەن کوشت و بڕ و ئەوانە بە پیاوی ئازا و قارەمان نا مەسەن لە کۆمەڵی کوردەواری ئەگەر کەسێک تا ئەم دوایش ئەگەر لە ناوچەیەکی وەکشوان وەک تێباری وەگەن یەکێکی خوێنەوار بۆە زۆر بایەخیان پێ نادا ئەوە بەڵام یەکێکی پیاوکوژ و ببڕ و ئەوە وایە زۆر زۆر باشە زۆر باشە کاکە ئێستران ئەگەر لە ئەسڵدا ئێمە شتێکمان هەبێ بە ناوی کۆمەڵگەی کوردی با پرسیارەکە زۆر ببردی و بە چوارچێوەداری بکەم ئەم کۆمەڵگەیەکی زیندووە بۆ زیندووە کاکی مەسە بۆ منە تۆ ئەگەر هەندێک شتەیە کە بەراورد بکەی بە دوێنێ و بە مستەقبل و بە دەوروبەرەکەشی بەراوردەکەی مەسە بۆ منە کۆمەڵی کوردەواری لە چیا لە گەشەکەتنا خراپتر لە کۆمەڵی بۆ منە تورکی یان ئێرانی یان ئەفغانی یان دەگوتری لەوەدا خراپە ئەم کۆمەڵگەیە زۆر ئاسانە شت بەسەریدا تێدەپەڕ ئەم هەموو کارەسانێک بۆ ڕۆژانە توانی کارەساتی نمونێک بچبلم ئەو خەڵکی کە پێی وایە لە شارەدەیەکی بۆ نمونە تورکیا کوردستانەکەی نا بڵێن بەشە تورکەکەی پێی وایە ئۆردوغان بلێدانی کورد لە ئافرین ئیسلام گەشە پێدەدا یان ئەو تورکەی کە لە سەرەتای سەدەی بیستەمە پێی وابوو بەوەی کە ئەتاتورک لە شێخ سەعیدی پیران دەدا بەوە تورکیا ڕزگارەکە ئەو ئەم دیدنە خۆی دیتنی گەشەکردنی فکریە دیتنی ئەوەیە کە ئینسان کابراک لە سوودان دانیشتووە پێی وایە ئۆردوغان مەسەلەن بۆ نمونە دیفاع لە ئیسلامەتی مسلمانەکە بەوەی کە کوردێکی مسلمان دەکوژێت تەنیا لەبەری ئەندامی پەکەیە یان ئەندامی پەیەدەیە نایبرین چی ئەمە نایبرین کەسێکی هوشیاریە فەرقی چی لەگەڵ کوردەی کە من ئەی خەڵەتیان دەیکەم بە فلان شت یا دەیکەم بە فلان تەسەوەر لەبەرەوە ئەمە ینی هەموو شتێک بخینە تەبیعی ئینێکی خۆیەوە مەسەلەن بۆ نمونە لە کۆمەڵی کوردەواریە پاراستنی هەوڵی عەشێرەت بۆی خۆی بپارێزێ کە یەکەیەکە فراکسیۆنێکە بۆ منە عەشێرەت فراکسیۆنێکە فیدراسیۆنێکە وحدەیەکی عەشایریە بۆ نمونە ئەم ئەوێ خۆی پارێزە مەسەر ئەندامێک دەبێتە ئەندامی پارتی و دایشی ئەندامی پیشێتی و دانێکشی کە دەبێتە ئەندامی حزبی بەعەز بۆن زۆر عەشەت مامیر بۆ تاریخیشی کردووە وەڵام ئەمە کابرا کە بیر لە مەسلحەتی جوغرافیایی دیاریکراوە دەکا ئەمە ڕەنگە زۆرێک لە زیرەکی سیاسی بەڵام بۆ مجتەمەعێکی دیاریکرای خۆی بۆ نمونە تەوەری مؤسسات ئیجازە دەبرای خۆت بە خەزاییکی بە شتەکە بۆی فکرکە بکە هەموو کەسێک کە وڵە دیفاع لە شتێک بکە لە غیابی شتێکی کەیە بۆ نمونە ئەگەر ئێمە ئەم ڕۆژهەڵاتی ناوڕاستە يعني حكومتك تيا محترم هو مثلا دولة عثمانية ما باقشي بكر بابوا بدولتك ديمقراطية في دالي بولمنا هم كشان رويدا رونادا بلام كنما ويتو خطونات يعني بقري بو دولتك كنما بونمنا مثلا تونات يعني بونم يعني مثلا لبيناي اسر كرساني روشالات بون كرساني خوما مابلين سكو بشكل كومغير رزقاره وبشكل السيستم السياسي العراق اجتول دي شيء بيبدي خناكري مر ولا شيء بينادب سوك كرساني ايران يشتغل رزقان نكرا يعني كرساني باكور رزقان نكرا او اشتي لبدس دايكي واتا هو كان انسان وما دراساتي سوسيولوجيه كانك بكم كل دش كانسان مجتمعي قولتر وياساش قولتر ودولتي محترم الدفاع لما فقاينك اقرته بو حياه اجتماعيه كخوي هي مثلا مجموعه دي اجا استاتو لم قركي كلي دي دانشتوين اگر حكومه بوليسي لنا بو اما باريز ياخذ ناتاي خو شكلغينو خو من يكتي باريز يعني خو وطبيعي هم انسان يعني جيان حقي جيان لحقي القانون مهم حق مهم القانون شو حق مهم حق هم فلسفه قاعدين الدنيا راسها حق بينا اكلين دوي قانون دي فلسفه ريك خابيكو لبرو طبيعي
هەندێک شتێکە لە کۆمەڵگەی کوردەوایی دەبینن ئەگەر ئێمە هەندێک سەری کۆمەڵی کورد هەندێک عناصری لە کۆمەڵی کوردەوایی دەبا گەشەی پێ بدەین واتە پەرەی پێ بدەین و هەندێک ئێستا ئەو شتانێک کە لەتیف ڤاسکی بۆ مەسەڵەن عەشەت چایان لە یەکتی دەبوو یانی حیمایەکتیان دەکرد یان ئەویان دەکرد ڕەنگەوە هەندێک توخم باش بێت لە کۆمەڵی کوردەوایی پێویستە گەشەی پێ بدەین بەڵام پیاو کوشتن بۆ ناکاش عەشەتەکان لە نێوان کتێب دەکرد ڕەنگە پێویستکە لەلای برین بەس ئەمە مادام بەدیل ئەم ئەینە هەیە ئەم ئەینای مەسەڵەن بۆ یاسا ئەتوانێت ببێتە بەدیل ئەم مۆزوع خۆ ئۆڕەدی ناوچێت کۆمەڵگەی کوردەواری لە دوای ڕاپەینەوە لە مەرحەلەیەکی انتقالیدا و ئەم مەرحەلەی انتقالیە هەتا نخبە سیاسەکەی و هەتا نخبە ڕۆکناهی بیرەکەی و هەتا نخبە پیاعاقلەکانی حتا لە عەشەتەکانی خەڵکی خۆڕێ هەموو ڕێسا عەشەتێک خراپ نییە حتا ئەمانەش ئەگەر نەگەنە حەدێکی وەسەد کە گرێبەسێکی کۆمەڵایەتی بۆ نمونە پەیوەندەکان ڕێک بخرێ بێگومان ئەم عناصران پێکەوە لەبەرێک دەدەن مەسەڵەن چۆنم مەسەڵ ئێستا تۆ کاک شۆڕش هەندێک دیاردەهێنا حتا لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسیش هەیە بۆ نمونە لەناو حزبە سیاسەکانی کوردستانە خەڵکانەکان لیبرالی بیرەکەنەوە وایە بەڵام ئامادەنی لیبرالی بکەن لە حیاتی اجتماعیانە ئەوە نوقسانەیەکە تۆ بۆ لیبرالیەتی ترامپەیەنی لە کوردستان جێبەجێ دەکەی یان داوای دەکەی بەڵام ئامادەنیت لیبرالیەتی اجتماعیەکەی ترامپ بێنی کە ژنەکەی کچەکەی با بە هەموو کۆبوونەیەک یعنی ئێمە خەیاراتێکمان دەوێت کە هەندێک جار ینی لە هەموو حیاتی اجتماعی خۆمان هەستی پێ دەکەین حیاتی سیاسی بەتەر هەستی پێ دەکەین دەمانوێت بۆ سۆشیالیستی بێت لە گوزەرانی خەڵکەکەیە بەڵام دەمانوێت سەرمایه‌داری بێت لە بیرڕای سیاسی جیاوازە ئێمە دەمانەوێت ژنەکانمان نەچنە دەرەوە بەڵام پێمان تەبێ ژنی کە بێتە دەرەوە و خوشکمان بێت لە ئیشی سەحافە و لە ئیشی ئەم حاڵەتی اجتماعی معنەوەی کۆمەڵی کوردەوایی لە مەرحەلەی انتقالیە بۆی دەربازێکی لە مەرحەلەی انتقالی دەوێت گەڕێتە هەندێک حلول بۆ ئەو عەقدە اجتماعی کە پێویستە طبقەیە کە هەیە لە قسە دەکەین لەسەر ئەوەی کە ئەمانە دەبێت حل بکەن حل نەبێ هەروە بە تەبیعی خۆی دەمێنێتەوە مەسەلەن تۆ بۆ نمونە بڵێ حەزە بکە کاکە ژیانی سۆسیال میدیا گەیشتە هەموو دیەکی کوردستان وایە بەڵام ئەو ژیانە خۆشی مەسەلەن بۆ نام نسبەتەن لە سلێمانی هەیە یا لە ڕانی هەیە بەنسبەت گوندیەکی بۆ نمونە دەوروبەری ئەو منتیقە مەسەلەن دوور نییە لێرە لەبەر ئەو ڕۆژانە حیاتە دەبێن لێرە بەڵام لە حیاتی خۆیان شتێکی کە دەبینە بۆ ئەوەی ئەمە ئەزمێکی ڕەنگە بڵێم ئەزمێکی کوردەواری بەڵام ئەزمێکی جیهانیشە چونکە هەموو دنیا ئێستا بۆتە گوندێکی بچووک ناڵێن بناسبێ ناڵێن بۆتە شارێکی بچووک دەڵێن دنیا بۆتە گوندێکی بچووک چونکە مستەویاتی جیاجای حیاتی اجتماعی ئەگەر بگەڕنە سەر کۆمەڵی کوردەواری شەمانەوە حاڵەتە دەبینین پێویستە ئێمە بزانین هەندێک زاهرەیە لە کۆمەڵی کوردەواری شتی باشی لێکەوتووە بەڵام هەندێک زاهرە شتی خراپیەوە من زاهری لە حیاتی سیاسی شتێک بەدرام دەڵێم کاتی خۆی کە پێش دوی شۆڕشی ئەیلول لە 61 کە یەکەم شۆڕشی بڵێن هاوچەرخی کووردە لە دوای حکومەتەکانی شێخ مەحموود محاولەکانی شێخ مەحموودەوە شۆڕشی ئەیلول کە ڕوویدا لە سال 1961 پێش ئەوە کورد حزبێکی بۆ لە بەغدا دامەزراوە کە پارتیە لەوێ بەهۆی کە ئەوەی کە پێ دەگوتێ مەسەلەن وەسیلەی ئیتیصال واتە هاتوچۆکردن کوردستان بە بەغدا بگرێدراوە بەغدا وەکو پایتەختی کوردستان بۆ سیاستی کوردی دوای ئەوە کە شۆڕشی ئەیلول دەست پێ دەکا ئەو علاقەی قەتع بێت لە نێوان بادینان و سۆران لەبەر ئەساساً يعني ڕێگاکەمان بەغدا بووە بەڵام بەدیل بۆ ڕێگای چێ دۆزێتەوە ڕێبەدیل بۆ ڕێگای ئەو ڕێگای هاتووە دەکات لە منتقی زاخۆ هەتا منتقی خانەقین ناوچە ئازاد کراوەکان بەڵام کە شۆڕش بێت دوو کردەوە ئەو پەیوەندیان نامێنێ ئەگەر ئێستا بێ لە بەرچاوی خۆت کاکن لە کوردستانە ئەمە حقەتێکە ئەو خەونەی کە شاعیرێکی وەکو تایربەگی جاف هەی بووە کە سکەی ئاسن بگاتە هەورامان یعنی تۆ بەیانی زوو لە زاخۆ بەڕێ دەکەوی خوێندکاری لە جاتوی لە جامعی بڵێن زانکۆی ڕاپەرەی خوێندکاری لە زاخۆ خوێندکاری کۆتای هەفتە لە زاخۆ هەتا دەگەیتە ڕانیا کۆمەڵە لە هەجاتی کوردی دەبینی کۆمەڵە ژیانی حیاتی اجتماعی بینی کۆمەڵە گۆڕانکاری دەبینی تۆ ئەبیت بە کوردستانی لەبەرەوەی ئەو ڕێگایە دەتبات بەڵام تۆ نابیتە کوردستانی ئەگەر لێرەوە سەیری زاخۆ بکەی بە فەیسبووکەکەت حیاتی اجتماعی شتێکە و ژیان لە واقع شتێکی ترە ئەمانە تەسیر دەکات لەسەر کۆمەڵی کوردەواری بالمناسبە ئێمە کە زۆر جا قسە عەشەت دەکەین زۆر جا عەشەت هەبووە مەسەلەن بۆ نەوەتی نەتەوە يعني مثلا بۆ نەگە جاف بۆ لە قەرنی 19ەیەکی بگرت با نەتەوەی کوردستان بوو بە نەتەوەیەکی کامل بەڵام دابش بۆ بەسەر سێ بەشی کوردستان عەرەب ئەگەر عەشەرەتی شەممەریەکی بگرت با وحدەی عەرەبی دروست دەبوو بەبێ حزبی بەعەسەبێ چونکە شەممەر لە سووریا هەیە لە ئوردن هەیە لە سعودیا هەیە لە عێراق هەیە بەڵام شەممەر ئیستعمار داهشێت دابەشی کردو لەبەرەوە جا حقەتانە هەیە زۆر باشە ئێمە پێویستە ئەو معتاتە بین یەک شتێک دەڵێم لەسەر قەرنی لە کە
کە دەوڵەتی عوسمانی بڕیایدا بێتە مرکزی لەسەر داوای فەڕەنسیەکان و لەسەر داوای مۆدێلێکی تر کە بێتە دەوڵەتێکی ئەوانە دەوڵەتی مرکزی چونکە بۆ ئەوەی ئەو قشتانی کە کاتی خۆی هەبوون دەوڵەتی شەرقی بن نامێنێ داوا دەکات کە ئیمارەتە کوردەکان لە ناو بچێ ئەمارەتە کوردەکان لە ناو دەچن فراغێکی سیاسی وە گەورە لە دروستەبێت لە کوردستانش ئەمیرەکان نامێن ئەمارەتی بابان دەمێن ئەمارەتی بۆتان دەمێنێ کەمانەژێت دەسەڵاتی عوسمانی لەو دیوش ئەمارەتی نامێنێ بڵێن ئەدەران نامێنێ دووسێ ئەمارەتی گەورە هەبوون لەم کوردستانی بڵێن عوسمانیە نەمان کە نەمان کێ بوون بە سەحاکمی ئەو منتیقەیە عەشێرەتەکان بوون ڕئیس عەشێرەتەکان ئەو کاتەس ئەمیرەکان مرتبەیەکی مۆدێلێکی پێشکەوتتر لە حکومڕانی تا ڕئیس عەشێرەتەکان دەوڵەتی عوسمانی ناچار بوو چی بکە دەوڵەتی عوسمانی ناچار بوو بە تایبەتی سوڵتانی عوسمانی عەبدولحەمیدی دووەم کە لە زاکرەی کووردا وەکو کەسێکی بڵێ تۆڵی خراپ دێت خوێن ڕێژ دێت هەر لە ڕۆژهەڵاتی ڕاستوا باسەکرێت بەڵام هەندێک شتی باشەوەی کە لە شتە باشەکانی بووە کە ڕئیس عەشێرەتە کوردیەکانی بردووە کوڕەکانی بەبارەتە وەرگرتو لە لای خۆی بۆی فێری خوێندنیان بکە ئەو کوڕانەی کە ئەو بردوونی بۆی باوکیان بەجاشی بمێنەوە ئەبن بە نەواتی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان لە سەتەی بیستەمدا هەروەکو صاحبی کتێبی ئەوە ڕاپەرینی کوردەکان باسی دەکات یعنی ئەو کەسەی کە دەوڵەتی عوسمانی بردووە بیکا بیان کا بە ینی جاشی خۆی دەسەمەیان کا بۆی وەکو باوکیان بەبارەتە بگرێت ئەوانە دەبن بە نەواتی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان لە سەدەی زۆر باشە کاک لەتیف دەگوتریەش لەو بەڵگە ئاشکرانی کە بەڵگەی لەسەر ئەوەی کە کۆمەڵگەی کوردی لە ڕاستیدا کۆمەڵگەیەکی زیندوو نییە بریتە لەوەی کە ئەم کۆمەڵگەیەکی بێزاکیرە و بێیادەوەریە بەو مانایی کە یادەوەری کاڵ خاوەن یادەوەریەک بنیاڵە ینی ئەم ڕووداوانی کە لە ڕابردوودا ڕوویان داوە لە داهاتوودا چیتی ڕووبدەنەوە یعنی ئەمە گلەیەک یان ڕەخنێشی زۆر مۆزوعی نییە لەم کۆمەڵگەی ئەگەر بژیرێ ئەزانی بەڕاستی ئەو ڕاستیە پێش هەموو شتی هەموو جاردی بگرن سەر ئەو ڕاستیە دابەشکردنی خەڵک و خاکی کوردستان بواری نەڕەخسانەوە بۆی شارت بۆ دروست بێ دەوڵەتت بۆ دروست بێ فۆرمت بۆ دروست بێ زمانت بۆ دروست بێ ئێستا من ئێستان شتی ئەزانی حەزرەتی ناری لە سلێمانی ژیاوە لە ئەمارەتی بابان بووە بەڵام ئەس بەکارێنێ ناڵێ منەڵێ ئەس ئەحمەدی خانی کەسان زۆر جوان باسی دەزانی لە بادینان ئێستا شاعیرەیە شێعرە نووسێ من یەک موشە تێناگەم یەک موشە تێناگەم لی ئێ باشە ئەحمەدی خانی ئان کوژی ئەسەر خودێوە سا کرد ئەڤڕۆ عەجەم لەسەر مەڕاکردیان دا خەڵق نەبێشتن کۆکرات بێ معریفەتن بێ ئەسوونات ئەمە من بە ئاسانی تێیەک مەزانم لە چی هەموو پیرەمێردەکەی گەرمیان شعری مەولەوی لەبەر بوو تام ساڵانی دوایش ئێستا لەم جلێ تازەیە لەبەریە ئەزانی مشکلەی گەوراوەیە کە تۆ فۆرمت نەبوو کە تۆ چوارچێوەت نەبوو ڕەخساوی بۆی کە یادەوەریت کاڵ بێ کە داڕزاو بی کە داغان بی کە پارچە بی کە لە توپەت بی ئەم لە توپەتی و بارودۆخە ناجۆرە ڕاستە ئێمە خۆمان ڕۆڵات کابینیوە بەڵام دەسەڵاتە دارە زلێزەکانی ناوچەکە تەبان مێژۆکەی کۆنترە لەوەی کە دەوڵەتی عوسمانیانە بەداخەوە لە سەردەمی هینەکانیش ڕاشدەکان و ئەمەویەکان و عەباسیەکانیشە بوار نەرەخسێنراوە بوار ڕەخساوە مەسەلەن فارس فۆرم بۆ خۆی دروستکات تورک بۆ خۆی دروستکات بەڵام بۆکو نەڕ ئەزانی یەکێ لە مشکلەکانی بە خێرایی یەکشت پێ بڵێم ڕاستە عەشرەت ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە ئێمە ناڵین هین بەڵام چاکسازی لە فۆرمی عەشرەت و خێڵ و بنەماڵەیە بۆ دروستکردنەوە پێویستی بە نەرمونیانیە ئێمە ئەم نەرمونیانیت بە هیچ شێوەیە تێنەپەڕ تەنانەت دەسەڵاتی کوردی لە 27 ساڵی ڕابردووە ئەم مامەڵە نەرمونیانی نەکرد بۆین عەشرەت لە چوارچێوەی نەتەوەیە لە چوارچێوەی شوناسی گەورەتی کورتبوونە درک بەوە بکا کە پارێزراوترە بێ من هەموو جارێ نمونەیە گەین ڕەنگە لەگەڵ تۆش باس کرد بێ دوو ژن لە مووسڵا ئەگەر شەڕ بکەن ژنێکیان کورد بێ ژنێکیان تورکمان بێ دوو ژن ئەگەر شەڕ بکەن ژنە کوردەکە ئەڵێتم لە ئازادیا لە ئیسکان بە کەسوکار لە شۆڕیجەوی بە کەسوکار مەڵێم بێن کەسوکار دواوە لێ بکەن ژنە تورکمانەکە عەباکادا تەسەری ئەڵێتم لە مەحکەمە شکاتت لێ یەکەم حاڵەتێک ئەمە تام دوایانەش ئەمە چییە؟ گەشەی تەمان لە ڕووی اقتصادیشەوە گەشەی تورکمان لە گەشەی ئێمە باشتر بووە لە گەشەی کورد بەدبەخت بووە گەشەی باڵین دید و کۆمەڵایەتی و سیاسی و قانونی ژنەکە تورکمانەکە پێشکەوتوتر بوو لە ئێمە نەمان بووە بۆیە ئەمە پێویستی بە هەنگاونانی لەسەرخۆ هەیە کاتی خۆی حەمەڕەزا شا ساڵی 1959 ویستی ئیسلاحی زراعی بکات زانی قانونی ئیسلاحی زراعی لە ساڵی لە ئێران و لە عێراق لە نزیکە لە ساڵەکانەوە لە یەک سەدەمایە ویستی قانون بردێ پەرلەمان لە پەرلەمان کە دەرچوو چیان کرد نەهاتن یەکسەر هەرچی ئاغا و دەرەبەگی ئێرانێ بکەن بەگەشت خۆیانە هاتن
وتیان هەر ئاغایەک مثلەن تۆ زانی لە سیستان لە بلوجستان ئاغا هەیە 1000 هکتار زەوی هەیە وتیان هەر ئاغایەک مثلەن 2000 10,000 بۆ نمونە هەر ئاغایەک 400 هکتاری بەیار و 200 هکتاری بەراو بەکار بێنێ ئەویتر دەبێت بدە بە جوتیارەکان ناکرێ خەڵکی دێبیت ناکرێ خەڵکی دەبی مەسەن ئەو کاتە 18,000 دێ هەبوو لە ئێرانە ناکرێ خەڵکی دەبی تۆ زەویزارت نەبێ و لە جێ شابی ئەی بۆ ئاغای بکەی لە عێراقیشا مەکرا ئەوەی ئێران سەرەڕای لەبەرەوەی گەشەی مجتەمع باشتر هاتبوو و زۆر لەسەر خۆمی کرد ئەوەی ئێران سەری گرت هەنگاو سەری گرت ئەمە دۆخە تا ڕادێک حتا دوای 79 دیسان نەتوانرا بەگژەوەی بچنەوە و ڕابردووی هینکەنەوە هەڵوەشێنەوە سەری گرت و خەڵک لە ئێران بووە خاوەنزەی بەڵام لە عێراقا لەبەرەوەی بە شێوەیەک مامەڵە لەگەڵەوە واقعیاکە ئەسڵەن لە کوردستانە ئاغاکان و خاوەنزەویەکان دەربەنەکانیان گرت و دوای شۆڕشی ئەلولیش سوودی لیان بینی بە خێرایی ئیشکردن زۆر خەتەرە لە مەسەلانیان کاگڵەتی لە کاتێکدا فەردێکی تورکمانی لەگەڵ فەردێکی کوردی لە یەک ژینگە و لە یەک بی ئەو لە ناو یەک مێژوشدا ژیاون چی وا دەکەیانی گەشەی هۆشیاری تاکێشی تورکمان زیاتر بێ بە قسەی بەڕێزت هەڵبەت لە گەشەی هۆشیاری تاکێشی کوریانی تۆزانی ئەزیزم ئەگەر واز لە دەوڵەتی عوسمانی بێنێ کە 500 ساڵ تو بەس لە ئێستا 500 ساڵ پاڵپشت و پشتگیری تورکمانێک بووە بمەسەن کە والی بۆ کەرکووک داناوە نهاتوە عەرەبیگیا تورکمانێک بێنێ هین کوردێک بێنێ والیەکی تورکمانی داناوە و ئەوی کردو بە خەڵکی شاروانە بە ئەوی کردو بە خەڵکی مەدەنی ئەوی کردو بە زمان حاڵ ئەوی بردو بۆ خوێنەواری ئەسڵان کاکسلان باسی شتێکی دەزانی سلبیاتی ئەو شتا زانیتی بوو کە ئامارەتەکان ڕوخان کاکسلان عەشرەتەکان ستەریان هەڵدایەوە لە دەوڵەتی عوسمانی و حکومەتی عوسمانی ویستی سوود لە عەشرەتەکان ببینێ و کوڕەکانیان بەرە فێری خوێنەواریان کرد فعلەن بەشێکی زۆر لەو کوڕانە بوونە بنچینەیە ڕیشە و ڕەگەمای هینی نەتەوەی لای کورد بەڵام ئەزانی هەر ئەوانە ئەو عەشرەتانە ئەگەر ئەمارەتەکان وایە ئەو قەتڕوعامەی ئەرمەن کوردەکان بەو شێوەی بەشداریان تیان ناکرد بەڵام لەبەرەوەی عەشرەتەکان بوو عەشرەتەکان بەوەشەوە کە دوای پەشیمان بۆتەوە مەسەن خۆی لە من بەشداریم لە قەتڕوعامەکەیە کردو بە کارێکی زۆر خراپم کردو نابووە بکردایە خۆ بەشێکی زۆر ئەرمەنیش پارێزرا لەوێ زانی کێشەی گەورە چییە کاکە 500 ساڵ ئینسانێک لەسەر شارستانی بوون لەسەر مەدەنی بوون لەسەر خاوەن ئیقتصادی خۆی لەسەر شار ئەزانی ئەگەر بگەڕێن بۆ 100 ساڵ پێش ئێستا 150 ساڵ پێش ئێستا لە تەواوی دێیەکانی گەرمیان و کوێستانە ئێمە دوو خانووی زۆر نایابمان نییە مەسەلەن قەڵای شێروانەمان هەیە خۆ 100 قەڵای شێروانمان نییە لە کوردستانە لە کۆیە و لە سنە و لە سلێمانی هەندێک گەڕک مەسەن ئێستش بڕۆ لە ماڵکەنی مەسەن چوار خانووی کەلتوری نادۆزیتەوە کە بڵێ وەڵامەین ڕۆژگارەیەکە بابانەکان لە قەڵات چۆلانەوە هاتن بۆ سلێمانی لە سنەیە هەندێک شوێنمانەیە مەسەن ماڵی ئەمانوڵڵا خان و ماڵی ئەو خاتونە هین شاعیرەکە ماشەرەف خان میێردەڵانی وانە یا لە کۆیە هەندێکی ماوەیە لە هەندێک شوێن ماوە لە تورکیا هەندێک شوێن ماوە مەسەن لە ئورفۆ و لە شوێنگەلی ترکە هەندێکیمان بینیوە یا قەڵای سووری ئامەدوانە ئێمە لە شارە نەبووینە بە پێچەوانەوە ئەویتی 500 ساڵی استقراری کردووە نەخانوور و خاوە نەهەڕەشەی لێکراوە نە تاڵان کراوە نە ڕاوندا نە کۆچەری بوو زۆر باشە ڕاستە لە داهاتوودا ئێمە شاری نەبووین بەڵام خۆ ئێستا دنیا گۆڕاوە ئێستا بابینە سەر حزبی کوردی وەکو حاڵەتێکی مۆدێرنە و هەروەها ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیک ئێستا هاتووتە ناو ماڵی هەمومان کاگە ئێستران بۆچی زۆر لە دۆخی ناو کۆمەڵی کوردەواری نەگۆڕیوە هەز ناکەی کۆمەڵی کوردەواری ئێستاش ینی بچووکترینشت دەتوانێت دابەشی کاتەوە ئەزانی کاکن ئەم گەشەی کۆمەڵایەتی هەندێک جار بێتە بەڵا بۆ سەر خەڵکانی چونکە بە تەبیعەت مرۆڤ درەنگتر عادات و تەقاعیدەکانی خۆی دەگۆڕێەوە درەنگتر عقلی خۆشیە گۆڕە بەڵام سریعتر ئەم تەکنۆلۆژیای دێتە پێشەوە ڕەنگە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەم تەکنۆلۆژیایە کە بێگومان هەندێک لایەنی سلبیەیە کە لایەنی ئیجابیەیە کە ئینسان لەسەر مافەکانی خۆی دێتە جواب چونکە مەسەڵەن من کوردم من مرۆڤم خەڵکی دەربەندیخانم بۆ وەکو خەڵکە نەژیم کە مەسەن لە ئەوروپاژین فەرقم چییە سەکە دەکانم بۆ وڵاتکێ منە ئەم تەسەولاتەن تاوان تەسەولاتی فەلسەفی زۆر گەورن بەڵام تەبانە بێ لە باپیرانی خۆشمان پرسین بڵێن ئەوانەی باپیرانیشمان پرسین یعنی بۆچی حاڵەتەکە وا بۆ تۆ بەگەر بنمونە وەری بگری کاکەین ئێستا لە کوردستانی خۆمان وەری بگرا بۆ منە لێرە شارێکی وەکو سلێمانی شارێکی هەم کوردانە هەڵکەوتووە هەم شارستانی شەش هەندێک شوێنمان هەیە کوردانە هەڵکەوتووە بەڵام شارستانی هەندێک شوێنمان هەیە شارستانی بەڵام کوردان نییە ڕەنگە شاری سلێمانی توانێت هەم فەرەنگ پەرە پێ بدا هەم کۆمەلگا پەرە پێ بدا هەم سیاسیش پێش بخات بەڵام مەسەڵەن شارێکی وەکو دیاربەکر بۆ ئەوە ساڵەوەیە چونکە دیاربەکر قەت تورکەکان دەوڵەتی عوسمانی قەت نەیشتووە لەلایەن والێکی کوردەوە حاکم بێ والی خۆی داناوە لەبەر تەبەقەیەکی سیاسی بۆ لەگەڵ خۆی بۆ ئەوانە بردوێت لەگەڵ خۆی کە دەوڵەتی عوسمانی مەسەلەن
تناقڵاتی تیا بووە بەسەر شاری کرماشان دەبینی پێشکەوتووە ڕەنگەگەورتی شاری کوردستانە مەسەلە سنا بۆ منە ئەردەرانەکان بۆ ئەوەی ببێنەوە لە دەسەڵات و لەدەینی سیاسی حتا مەزەوی خۆشیان گۆڕیکەوە ڕەنگە جۆرێک بێت لە خوازیان شتێنە بوو لەبەرەوە تۆ ئەمە یعنی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە کە تۆ سەری کوردستانی باشوور بکەی ئێمە کوردستانی باشوور لە ڕاستیە دوو کۆمەڵگەی و گەشەکردی ئاسی جیاجات تۆ سەیری کە کاکەن ئێستا مەسەلەن بۆ نا ئامێدی وەربگرا ئەوەندەی لە زاخۆر بکە ئەوەندەی لەو دیوەچێ لە سلۆپێچێ ئەوە لە خانەقین ناچێ تو سەیری خانەقین کە تیجارەتی خانەقین کەسابەتی خانەقین لەگەڵ سەرپلیزها و لەگەڵ ینی ئەوە بۆ لەگەڵ قەسیشی نابووە بەڵام ئێستا مەسەن بەش ئەوەندەی حیاتی سیاسی بڕبتە بە سلێمانیەوە بۆ من ڕبتە بە شوێنی دیکەوە لەبەر ئەو حقیقەت ئەو حقای خانەش ببینن زۆر گرنگە ئێمە چونکە زۆر جار زوڵم لە ملتی خۆشمان نەکەین بەڵام بێگومان ئەبێ ڕەخنەش بگرین و ڕەخنەکە بێ یەکەم سیاست بگرێتەوە دومیش چونکە ئەو کەسانی کە ئەم نیقاشانی ئێمە دەیکەن بڕای من دەبایە باوکە دامەزرێنەکانی حرەکەی کوردی نیقاش لەسەر مەوزوعانە بکەن مەسەلەن بۆچی بۆ منە خانەقین چی بکەین بۆی خانەقین بەشێک بێت لە مجتەمەعی سلێمانی و بەشێک بێت لە مجتەمەعی کوردستانی بۆ ئەوەی یعنی مەسەلەن کە تازە ڕەنگە سەدەیەکی کەی بووە بێتەوە بەشێک لە حیاتی اجتماعی لە کرماشان ئەم حاڵەتانە وای کردو ئێمە کۆمەڵگەیەکی مەتروکمان هەیە لە باشووری کوردستانە کە تەنەوعی زۆری تێدایە بەڵام نەمانتوانیا پێکەوە گرێ بدەین و پێکەوە ڕەبتی بکەین و حقەتێکیش ئەمە وەکو حقەتێک کە دەیبینین کار ینی ئێمە ئەبایە کاری لەسەر بکەین و بۆ کوتیشم هۆکارەکەی ڕەنگە زۆر بێبسن بۆ لە وڵاتانی دیکەیە ینی مەسەلەن دین و هەروەها سیاست و هەروەها تعلیم و هەروەها فەرهەنگ تێکەڵن پێکەوە باڵێر لە کوردستانە مەسەلەن حرەکەی سیاسی لە سەدەی بیستەمدا حرەکەی ئەفەندەکان بۆ حرەکەی مەسەلەن پیاوانی ئاینی نەبوو کەمتر بوون لە ئێستادا لە خیابی یان بڵین لە حاڵەتێکدا کە دام و دەستگا فەرمیەکانی دەوڵات لا هاوازن دەگوترێت لا هاوازن و لە بەرامبەریشدا حیزبەکان بە شێوەی جۆرا و جۆر بەهێزن چۆن دەکرێت ئەم کۆمەڵگایە وها لێ بکەین کە ئەوەندەی بچێتەوە سەر بەرژەوەندی گشتەکانی خۆی ئەوەندە یعنی تێکەڵ بەو مەساڵحانە نەبێت کە دەچێتەوە سەر شەخص 20 ساڵ تەجربەی سیاسی کوردستانە دەرقەتی 100 ساڵ نایە کە یعنی بەتەبیعەتی ژیان وایە وانێت مەسەلەن تۆ بۆ نمونە کارخێمە لە کەرکوو دەمانوت بەعەس بە 30 ساڵ تعریبی کرد بە دەڕۆژ ڕزگارمان کرد من ڕزگارمان کرد بەڵام ئایا بە 30 ساڵ ئاساوی تعریبمان سریوەتەوە 5 ساڵە تا ئێستا نەمانتوان ئاساوی تعریب بسینەوە لەبەرەوە ئەمە حقیقەتێکی بیبزانین من قسەی سۆسیۆلۆجیستی تورکت پێ دەڵێم کە لە مقابلێکە بۆ خۆین باسکەوتی دەوڵەتی عوسمانی وا بە قۆت دێتەوتم بۆ بە قۆت دێتەوتی لەبەرەوەی 100 ساڵ لە عیلمانیەت لە تورکیا هیچ نییە لە شاو 1000 ساڵ لە سەرجۆقی و عوسمانی منطقة خو أما أم دولة أو بكا كاكلتي وتي رزاشا أو بإيراني كد أتاتورك باكدا مزيرك تركيا تازة بهمي كر من منايش بتشوك يعني المكاكين هل أتاتورك ولا مقلوك علماني أتاتورك ولا كسكر يعني وكو لتركيا طبعا أتاتورك بدون ناس يعني ناوي محدثي دولتي علماني تركيا وغازي وترزقا كي تركيا بويا قبل حسب إسلام كاين تركيا بأدوغاني شوا كباسي أتاتورك كان خوشيستي خواني ودبرن وەکو غازی دەریێبڕن کەواتە یعنی کەسێک کە ڕزگارکەری تورکیا وەکو علمانی دەرنابڕن کە دەستی وەرداوەتە ناو کۆمەڵگەی تورکیا بۆ تۆ ئەگەر ئەتاتورک وەکو غازی وەربگری جەنەڕاڵێک بۆ لە جێشی تورکیا لە بەرامبەرە ئێمە 34 جەنەرالمان هەبوو کە دەوری زۆر گیان لە بدای حرەکەی کوردیای گێڕاوە لە 20ەکانە ئەحسان نوری پاشا ئەمەکەی مشتەفا پاشا یامولکی و تەوفیق وهابی هەموو ئەم شخصیاتە گەورانە لە ڕاستیە ئەو کاتە مجتمعی تورکیا یارمەتیدەری ئەتاتورک بوو کە بتوانێت ڕزگار بێت لە دەستی چوارداجی کرد بەڵام مجتمعی کوردی لە کوردستانی خۆمانە یارمەتیدەری ئەم پیاوانە نەبوون کە دەوری گرنگ بگێڕن مەسەڵا پاشا یامولکی بەسەرن و هەروەها ئەحسان نوری پاشا و هەروەها بڵێن کەسێکی وەکو ئەوەی ئەمەی کە شەریف پاشای خەندان یارمەتی کۆمەڵگەی کوردەوە یارمەتیدار نەبوو بۆ ئەو شتانە کاکە ئەستەمبول لایەن خەڵکی موسڵمانی تورکیاوە بەداگیرکرا حسابەکرا کە ئینگلیزەکان لە نای بوون بەڵام شەوانە ئاهەنگی ئەستەمبولیەکان کە تێکەڵی يعني تێکەڵی مەسیحەکان دەبن و تێکەڵی ئینگلیز دەبن و تێکەڵی یۆنایی دەبن و تێکەڵی هەموو هەموو سوپاکانی ئەوروپا دەبوون وەک خۆی مایەوە واتە ینی ئەو شتەی کە مەسەل بۆ نمونە ئەو عادەتە اجتماعی تەقالیدی ئێستا لەناو ئەستەمبول دەبینی تێیدا ئیسلامیەکان ابتدای ئەوەی ڕابردووە لەناو کۆمەڵی کوردەواری ئەو عیبەی کە ئەو شتەی کە بەعیب دەزانرێت
ئەو شتەی لای ئەلمانێکی کورد بە عیبەیە لای مسلمانێکی تورک لە ئەستەمبول لە زۆر بۆتە بە حساب ئەوە معنای گەشەی چیە گەشەی کۆمەڵگەی تورکیا و گەشەی الفارس شەروهایەکە عربیش بە سێری عرب ناکەین سێری وەک عرب بکە سوپایە کە دێت سەر کوردستان ئەی سێری بەغدا بکە کە چەند شارێک پێش کەوتووە سێری بەسرە بکە کە چەند شارێک پێش کەوتووە سێری مووسڵ کە بەشێکە لە بالمناسبة عروبي مدني واتا ويكبل كرداتي عرب باولين لموصل او ندب قوته خلق سبا اندامني لسبا بلام عروبكي بقوته بلام لنا خو ما نمولنا كرداتي غير كرداتي شورج جركا كرداتي مدني ماني وكوي مثلا ربازي بيراميد بردام بوادرجي كيش مثلا زور باشا كاغي لطيف دا قلت لي اساده اكشتي لا بمبالاتي بكمالغي كردي وببيندري الراسي دا ئەمە بە دیوێشی تردا جۆرێکە لە ناڕەزایەتی ئەم کۆمەڵگەیە لە بەرامبەر ئەم واقع و ئەم دۆخی کە دەسەڵات و یاخود حەزبەکان لە هەرێمی کوردستان تا دروستیان کردووە قسە چێ لەسەر ئەمە ئەوەش هەڵبەت هۆکاری زۆر هەیە زانی یەکێ لە هۆیە گرنگەکانی ئەوەیە کە نادادیەک لە نادادیەکی گەورە لە دادی کۆمەڵایەتی هەیە نادادیەکی گەورە لە دابەشکردنی داهاتی وڵاتایە ناداتێکی گەورە لە گەشەکردنی وەگێکی ئابووریە هەیە یعنی گەشە سندنی وەگێکی ئابووری جۆرێک لە ناعادالەتێکی گەورە هەیە لە تەنانەت من نامەوێ وەگۆی باسی ناعادالەتی جوگرافیەوەی کاگین باسی کرد کاک بەیار باسی کرد نامەوێ بڵێم بەڵام بەڕاستی سیستمی بەڕێوەبردن لە کوردستان جۆرێک لەم نادادیگەی کردووە مثلا فرامۆ گەرمیان و کەلار و ئەو ناوچە فراوانە فرامۆشەکە بەڵام زۆر بایەق مەسەن حتا ئێستا خۆیان ینی شارەوانیەکان ئەڵێن ئەوەی کە بۆ زاخۆکرێ بۆ شارەوانی زاخۆکرێ بۆ شارەوانی چەمچەمان ناکرێت یا بۆ ڕانی ناکرێت بۆ ڕانێ ناکرێت مەسەن بە ڕەنگە ژمارەکان لای هەموو پەرلەمانتارەکانی کوردستان لای ئەونا ئەم نادادیانە ئەمە هۆیەکە لە دروستکردنی دیوار لە بینی ئەو دەسەڵات و ئەو لە بینی تۆیە هیچ تورکێک لە تورکیا بە چەپەکانیشەوە ڕخنەی زۆرتون یا پەلەماری تاتورک نادەن نەزانی بۆ لەبەرەوەی ئەوەی کاکسراوتی ڕێک وایە ئەنوێ تاتورک وەکو ماندێلا وەکو غاندی وەکو ئەمانە نیشان بە نەک وەکو ینی ئەتاتورکێک کە تورکیای هەم لە ڕووی باڵین مەساحەوە ڕوبەرەوە بچووک کردەوە هەم تورکیای لە تورکیای عوسمانیەوە لە تورکیای پیتی عەرەبیەوە کرد بە تورکیای پیتی لاتینی کرد بە تورکیای ئەلمانی کرد بە تورکیای سڕینەوەی کەلتوریەکە بەڵام ئەتاتورک وەکو ڕێبەر وەکو منقیز وەکو ڕزگارکرد نیشان سەیرەکرێ چەپەکانیش کە چەپەکان زۆر تونن باڵین چەپەکانی تورکیا لە ڕابردووە خەڵکی زۆر ئەوە شارە بۆ چەپەکانیش قسەی پێناڵن ئیسلامیەکانیش قسەی پێناڵن کە ئیسلامیەکان زانن وەرە هەموو ئەدەبێتی ئاکە بخوێنەوە هەموو وتارەکانی ئەردۆغان پێ بچەوە بەوە شەو کە لە مناڵیەوە پێگەوە بزانێ یەک ڕستەی هەیە لەسەرەوەی کە ئەتاتورک خراوە ئێمە ئەم زەمینەیە نەڕەخساوە یعنی ئێمە دۆخێکمان دروست سەبە حەزبەکەی ئەتاتورک قسە بە ئەتاتورک ناکەن بەڵێ قسە حەزبەکە بۆ جا ئێمە دۆخێک ڕەخساوە ئەم نادادیە وای کردووە کە فعلەن دیوارێک لە بینی خەڵکو و ئەحزابی دەسەڵاتی کوردیا خەڵکو جگە لە هۆکاری تری شەڕی ناوخۆ و ناجۆری و ئەنا هەموو تاسیراتی زۆرە جگە لەوەش یەکێ لە مشکلەکان ئێمە لە ڕابردووە کە لە بەرچاوی بیزانین زانی توانای کوردی توانای ئیقتصادی کوردی توانای سیاسی کوردی توانای ڕۆشنبیری کوردی توانای کوردی بۆی نەڕەخساوە لە شوێنی خۆی بمێنێتەوە سەقامگیر بێ مەسەلەن ناچار بووە لە سەرەتایە لە سەردەمی ڕابردووە پێش 27 ساڵ لە پێش نەوەتویەکە ئەو توانایە ئەتونە پایتەختەکانی ئێرە مەسەلەن ئەزانی بەغا پڕ بوو لە توانای کوردی کاران پڕ بوو لە توانای کوردی ئێستا چێتە ئەوروپا بەڵام مەسەلەن هەر لە ڕابردوویشە مەسەلەن مەولانە خالیدی شارێکی وەکو سلێمانی کە شاری جیاوازی بۆ شاری باڵین پێکەوەڵکردنوانە بووە هەموو شاعران شانەزێن پێ کردووە و شارێکی کوردیش بۆ بەمانای کوردی زۆر باشە ئەزانی مەولانە خالید جێی نەبووەتەوە زۆر چاک کاکی ئێستران کاتیش زۆر کەم ماوە بە ئەمە دوا پرسیار بە بۆ بەڕێستان دەگوتری ئەگەر چیدی ئەو چاوەڕوانی و ناومێدی کە بە بەشێک لە کۆمەڵگەی کوردیەوە دەبیدرێت لە بەرچاو نەگیری ڕەنگە لە داهاتوودا ئەم کۆمەڵگەیە
ئیتر ینی چزانە پەنە حەز لێ بڵێ شۆڕش ئێدا بەڵێ وەکو لە پێش شۆڕش بڵێ ینی ئەمە شتێکی چاوەڕاکرا خۆتە هەر کۆمەڵگەیە کاکین هەر کۆمەڵگەیەک ناتوانێت دەریچە بۆ کێچەکانی خۆ بدۆزێتەوە بەڕێگای سیاستکردن چکە سیاسەتی ڕامکردنی تەوەترات و کێش و گیر و گرفتەمانەوە ئەو کۆمەلگە ینی قسەمان لەسەر حەقی ئەوە نییە کە حەقی شۆڕشکردن نیان بەڵام ئاتە نەتەوەکانی نەتەوە پێشکەوتەکان 100 ساڵ جای شۆڕش ڕوودا لە بەردەم ستەمکاری سەدام حوسێن کە دیوار نابێتەوە بۆ نەتوەسیر کە مانگی دا ئێمە ڕوومان لە هەڵبژاردنە لە ڕاستی ئەمە لە تەجویب بکرێت هەڵبژاردن باشە لێ مەسەرن بۆ نا شۆڕشەکە یەک دوو ئەبێ ئەم سیاستە ڕخنەیە کێسە لەم بەرنامەیە باسمان کرد لە هەموو بەرنامەکە دووبارێتەوە ئەو ڕخنانەش تەنیا ئاسانە بڵێ حیزبە کوردیەکانە کاغەمەت کرد ڕوت لە حیزبە کوردیەکانە بەڵام جوگەکانەوە کۆمەڵی کورداوی لە بیرەکەیکەینە ئەو حاڵەتی کە مەسەن عاداتی کە لەتیب باسی کرد لە لێوان زاخ و چەمچەماڵە لە ڕاستی ئاسانترە بڵی لە نێوان چەمچەما و سلێمانیشیە زۆر سپاسانە گەڕێکی شۆرجە من خەڵکی خێژم دەکرد و گەڕێکی مەسەن بۆ ڕاحیماوەکەم زۆر وردەکارانەش ببینین کە کاکستران عەبدوڵڵا سەرنووسەری کورسانی شاری زۆر بەسەر لە کۆنتڕۆڵداوی لە بڕندەکەم هەروها زۆر بەڕێز کاک لەتیف فاتیح فەرەج نووسەر ڕۆژنامە زۆر سپاس دۆشەکەم زۆر مەسەرەتای بەرنامەکە بوو کۆتایی بەرنامەکەم زۆر سپاس بۆ یەک بینەرانی بەڕێز خۆتان لەگەڵ